ئەم ساڵ جیاواز لە ساڵانی پێشووتر بەرەمی هەنار لە هەڵەبجە زیاتر بوو. ئەوە ژوای کرد بەشێک لە بازرگان و کۆمپانیەکان بڕێکی زۆر لەو هەنارە هەناردەی وڵاتە عەرەبی و وڵاتە ئەوروپیەکان بکەن. بەوەش زیاتر هەناری هەڵەبجە دەناسرێت و ناوبانگ لەسەر ئاستی جیهان پەیدا دەکات. دیارە کۆمپانیەکە ئەم ساڵ لە هەڵەبجە وەکو یەکەم ساڵی کارکردمانەوە بە پێ و گرێبەسی لەگەڵ حکوومەت یاریێمی کوردستانە هەبووە توانراوە بە نزیکراوی 150 تەن هەناری هەڵەبجە لەو جوتیارە بە ڕێزانەی کە هەیە کۆ بکرێتەوە و هەروەها دواتر بە باشترین کواڵیتی واتەوە هەنارەی کە کواڵیتێکی زۆر باشەیە بە پێی پێویستی و داواکاری بازاڕەکانی کەندا و ئیمارات و قەتەر لە قۆناغی یەکەم ئەم ساڵ توانراوە بۆ کواڵیتیە باشەی کە بنێرێتە ئەو دوو بازاری ئەو دوو وڵاتە چونکە ئاشکرایە هەناری هەڵەبجە لە ساڵانی پێشوو لەم ساڵیشدا ڕەنگە ڕۆشتی بێتە زۆربەی وڵاتان چی کەندا و چی وڵاتانی ئەوروپاش بەڵام زۆر جار کێشەی کوالیتی هەبوواتە بۆ کواڵیتی پێویستی کە هەیە نەگەیشتێتەوە بازارانە. ئیداری پارێزگای هەڵەبجە داوا دەکات ساڵانە حکوومەت کاراسانی بۆ ئەو کەسانە بکات کە هەناری هەڵەبجە هەناردی وڵاتان دەکەن. دەژڵێت ئەوان وەک پارێزگای هەڵەبجە هەوڵی تەواو دەدەن هەناری هەڵەبجە زیاتر ڕەوانی وڵاتان بکرێت و ئەم ساڵی ژەنار زیاد لە پێویستی ناوخۆ بووە. ئێستا بازرگانەکان هەندێک لەو بازرگانە بە ڕێزانی کە شوکاری هەناردەکردنی هەنارەکەن بۆ دەرەوەی هەرێمی کوردستان ئێستا لە وڵاتانی تریش گرنگی بە هەناری هەڵەبجادن پێویستە حکوومەت زیاتر ئاور لە هەڵەبجە بداتەوە لەو بوارەدا و گرنگی بە بازرگانەکان بدا بە جوتیارەکان بدا بە باغدارە خاوەن باغەکان بدا بۆی زیاتر گرنگی بە بەرهێمێنانی هەنار بکەن چونکە ئێستا هەم پارێزگای هەڵەبجە شەرچی پێ بکرێت لە توانایدا هاوکارە بێ بۆ ئەوەی بتوانێت ئەو بازرگانانە لەلایەن حکوومەتەوە هاوکاریکی وا بکرێت بتوان زۆرترین ڕێژەی هەنار بنێرنە دەرەوەی هەرێمی کوردستان. بەپی زانیاریەکانی پەیام ئەم ساڵ بڕی بەرەمی هەناری باخەوانی پارێزگای هەڵەبجە نزیک بۆتەوە لە 40,000 تۆن. ساڵاناش بەرەمەکە زیاتر دەبێت و بەشێکی زۆری ڕەوانی وڵاتان دەکرێت. بەڵام باخەوانەکانیش دەڵێن دەبێت باشترین جۆری هەنار بنێردرێتە دەرەوە تا ناو ناوبانگی هەناری هەڵەبجە وەک خۆی بمێنێتەوە. سامان فەتاح، کەناڵی ئاسمانی پەیام، هەڵەبجە.